بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، ئێمە لە خزمەت وانەکانی ئاسایشی ڕۆحدا و لە خزمەت زانای پایەبەرز ئیمامی ئیبن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، و لە خزمەت کتێبی ئەددا وەدەوادا هەموو عەسرانێکی سێشەم جەم ئەبین بۆ ئەوەی لە ناو مەینەتەکانی ژیان و ئازار و ئێشەکانمان و لە ناو تاوانەکانە دەروازەیە بدۆزینەوە بۆ ئاسایشی ڕۆحمان، دەروازەیە بدۆزینەوە بۆ ئەوەی بتوانین لە پەنای ئەم دەروازەیەدا ئارام گرین، پەیوەندیەکانمان لەگەڵ خوای گەورە تۆکمەکەینەوە، تەوبەکەین، بگەڕێینەوە. هەموو جارێ بەخۆم ئەڵێم ئەم دەرسە دەرسی وتنەوە نییە، دەرسی کردنە، جێبەجێکردنە، دەرسی عەمەلە. قسە ئاساییە و هەموو ئینسانێک ئەتوانێت بیکات و پێی ئەوێرێ، بەڵام چەندێک ئایا ئینسان بە کردەوە ئەتوانێت ئەم کەلیماتانەی کە ئەم کتێبە وەکو ساعیقەیدا لە دڵمان جێبەجێ ئەکەین. کاتێک کە باسی ئەومان بۆ ئەکات دەوا لەسەر زەویە بریتە لە قورئان، دەوا بریتە لە دوعا، دەوا بریتە لە کردەوەی ساڵح، ئایا چەندێک ئەتوانین ئەم دەوایانە جێبەجێکەین؟ کاتێ باسی خەتەری گوناهمان بۆ ئەکا، ئەنواع جۆرەکانی گوناهێ بە گوزەر ئەکا بەناو دڵی ئینسانە، گوناهێ بە دەستی ئینسان ئەکرێ، بە چاوی ئینسان ئەکرێ، بە زمانی ئەکرێ، بە هەر یەکێک لە هەستەکانی ئینسان کە گوناه دەورەیدا و گوناه ئەکات. ئایا کاتێک ئەم کتێبە ئەیدا بە گوێمانە کە خەتەرەکانی گوناه ئەمانن، چەندێ ئێمە گێڕاوەتەوە لە گوناه؟ ئێمە لە دەرسی پێشووە باسی ئەومان کرد کە خوا جەلە جەلالوهو دوو عقوبەی داناوە بۆ کەسی تاوانبار، عقوبەیەکی شەرعی کە هەندێک لە گوناهەکان لە شەریعەتە یانە کوشتنەوە لە بەرامبەرە، یانە بڕین لە بەرامبەرە، یانە جەڵد و لێدان لە بەرامبەرە. ئەم سێدانە دانراوە بۆ عقوبە شەرعیەکان، یانە تەعزیری ئیمام کە دانراوە بۆی عقوبەیەکی شەرعی ئینسانەکان بدرێ. زۆرێک لە گوناهەکان هەن خوا سەترمان ئەکا و کەس پێمان نازانێ. باشە ئەگەر تەوبە نەکەین و عقوبەی دنیا نەدرین، ئایا ئێمە عقوبە نەدراوین؟ بۆیە زانای پایەبەرز فەرمووی عقوبەتەکانی خوا لە سەر زەویە دوانن، عقوبەی شەرعی لەگەڵ عقوبەی قەدەری. عقوبە شەرعیەکانمان بە دوور و درێژ و تەفسیلی باس کردووە، یەنە سەر عقوبە قەدەریەکان. ئەمڕۆ ئیمام ئەفەرمێ عقوبە قەدەریەکان دوو جۆرە، جۆرێکیان بەسەر دڵ و نەفسی ئینسانە دێ، جۆرێکیان بەسەر لاشە و ماڵی ئینسانە دێ. واتە دوو جۆر عقوبەمان هەیە، عقوبەیەک دڵ و نەفسمان ئەگرێ، عقوبەیەکیش لاشە و ماڵمان ئەگرێ. ئەو عقوبەی کە بەسەر دڵمانە تێپەڕ ئەکا بریتێ لەوەی هەندێک جار فعلەن دڵەکە نەخۆش ئەکەوێ، هەندێک ئازار هەیە خوای گەورە ئەهێنە بەسەر دڵە بۆ ئەوی ئەم دڵە زیندوو ببێتەوە. دووهەمینیان کە زۆر خەتەرە ئەوەیە ئەو مادانەی کە حەیات ئەدا بە دڵ، ژیان ئەدا بە دڵ، مادەکانی لێ ئەگرێتەوە. چۆن لاشەی ئینسان ئەگەر خواردی نەخوارد حەیاتی نامێنێ، ئاوی نەخوارد کە زۆرینەی حەیات لەسەر ئەو بنیادا ژیانی نامێنێ. بە هەمان شێواز دڵی ئینسانیش پێویستی بە خواردن و خواردنەوە هەیە. لەکوێ خواردن و خواردنەوەی نەما، وردە وردە ئەم دڵە بەرەو ئەوە ئەڕوا کانیاوەکانی وشکەکەن و خۆشی وشکە بێتەوە، ئەمرێت، نامێنێت. بۆیە ئەفەرمێ عقوباتی قەدەری خوا جەلە جەلالوهو ئەوەیە کە ئینسان دڵەکەی نەخۆش کرد. ئێمە باسی بەسەر و بەسیرەتمان کرد، چۆن ئەم چاوی سەرەی ئینسان ئەبینێ، دڵیش هەیە ئەوە ئەبینێ.
پەیوەندێکی زۆر گەورە هەیە لە نێوان دەرەوە و ناوەی ئینسان هەستە ظاهری و باتینەکانی ئینسان طبعاً ئەو لێکۆڵینەوە تازانە کە هەیە زۆر گەورەیە یعنی ئێستێمە هەمومان ئەڵێن ئینسان تەنها یەک دڵ لە لاشەیە هەیە تەسەوور ئەکەن مەعیدەی ئینسان دڵی دووهەمی ئینسان مەعیدە زۆر ناسکە لە ئینسانە ئێستا باسی هەستەکانی ئەکرێت چەند کەسێک دڵی ناسکە کە ئێمە ئەڵێن دڵی ناسکە مەعیدە ئەو هەیە بۆیە کاتێک کە ئینسان مەعیدەی ئێشەکایکسە تووشی قەلەقی ئەوێ بۆ چونکە ڕەبتی هەیە بە هەموو لاشەی ئینسانەوە جگەری ئینسان پێ ئەڵێن دڵی سێهەم لەناو ئینسانە سیەکان لە ئینسانە خاوەنی دڵێکن خاوەنی هەستێکن ژیان ناژیان مردن هەر یەکێک لەمانە کاریگەری لەسەر تەواوی لاشەی ئینسانە بێ تەسەوور کە ئەگەر ئینسان شتێکی قورسە خوات هەموو لاشەی هاواری لێ هەڵەسێ بۆیە ئەم نوێگەرایەتیە بۆ لاشەی ئینسان کە ئێستا سەیری ئەکەین هەستەکانی ئینسان ئەڵێن دڵی زۆری هەیە تەسەوورکەن کۆمەڵە شتی معنەویشی هەیە چۆن قەلەقی ئەبێ چ ڕەبتێکی هەبێ یان کۆکە چ ڕەبتێکی هەیە بەسەر قەلەقیەوە دەوەرە تۆ قەلەق بە بزان ناکۆکی بزانە سی ڕەبتی هەیە بە قەلەقیەوە یان حتمما پەیوەندێکی پتە هەیە لە نێوان ئەم ئینسانەیە کەوابوو مادەی ئینسان لەگەڵ معنای ئینسانە تێکەڵە دەی مادام مادە و معنای ئینسان تێکەڵە پێویست ئەکا ئێمە زۆرتر لە ئێستا بخوێنینەوە لەسەر ئینسان طبعا ئینسان سبحان الله خوا وهی خەلق کردووە ئینسانیەت تەواو ئەبێت لە ئینسان تێناگێت من سەیرە بەلامەوە هەندێک جار باسی مافی مرۆڤ ئەکرێت عجیبە بەلامەوە کێ ئەزانەیە مرۆڤ کێیە تاوەکو بزانە مافەکەی چییە غەیری خوا نەبێت جەلە جەلالوهو کە دروستی کرد ئەوەندە پەنهانی لەناو مرۆڤە هەیە ئینسانیەت تەواو ئەبێ حکمەتەکانی مرۆڤ و تێگەیشتن لە مرۆڤ تەواو نابێت بۆیە هەر یەکێک لە ئێمە پێویستمان بەوەیە کە زۆر وریایانە لەگەڵ بەشی ناوەمانە ئیشکەین بەشی ناوەمان نەخۆش نەکەوێ دڵمان نەخۆش نەکەوێ لەوە ئەچێ بڵێ دڵ ئەم پارچە گۆشتە بڕێکی ئەم پارچە گۆشتە بڕەکەی تری دڵە معنەویەکەی تۆ نەخۆش نەکەوێ عقوبەی بەر نەکەوێ بۆیە ئیمامی ئیبن القەیم ئەفەرمێ وعقوبەة القلوب أشد العقوبة عقوبە خوا عقوبەی دڵی دای قورسترین عقوبەی داوی وهي أصل عقوبة الأبدان چونکە ئەگەر دڵ نەخۆش کەوت هەموو لاشە نەخۆشەکەوێ وهذه العقوبة تقوى وتتزايد أولياء عقوبة دل توزبه بحال هر أوانا برد كود ورد زيادك دوائي لدل وهمو لا شاء الروا هر چون إيشي همو لا شيء تونا ودل جاري وهاي تو كتو پر خبرك تبي أدري الله إيش جيش تدلم پنجيك تقرم بي إيش أكات دلت بلا أم جاري لدل وسيرايتك يبو همو لا شيء إنسان أفرمي علامات الظاهر بو أما زور درنگ در أكون لإنسانا زور درنگ كاتك أزاني دستكان خريكي خرابكارين ببيوي أقاد لخود قاتشا كانت شاو كانت بوي زور قرنگا إنساني إيمان دا زور بوريهي تعامله هالسكوت كا لسر مسألة ضلي أقاي لي والله هندي جار توشي عذابێکی زۆر سەخت ئەبێت سەرەتاکەی کە ئەگەڕێتەوە سەیرەکە لە نەخۆشیی دڵیەوە تووشی بووە لەوێشەوە ئەگەڕێتەوە سەیرەکە ئەگەڕێتەوە سەر ئەوەی کە گوناهێکی کردو ئەم نەخۆشی دڵی بەرکەوت نەخۆشی دڵ کە هات هجومی کرد لەسەر ئینسان وێرانە ئەبێ ئێمە هەر یەکێک لە ئێمە پێویستمان بەوەیە لە بەرامبەر گوناها بوەستین هەتا دڵمان نەخۆش نەکەوێت کە دڵمان لە ڕووی معنەویەوە نەخۆش کەوت ئیتر ئەنواع جۆری خراپەکاری بەبێ ئەوەی هەست بە خۆمان کەین تووشی ئەبی ئەی بزانین بەدەنمان چۆن عقوبە ئەدرێ ئەفەرمێ عقوبە لەسەر بەدەن ئەویش دوو جۆرە عقوبەیەک لەسەر ئەم بەدەنە لە دنیایە عقوبەیەک لەسەر ئەم بەدەنە لە ئاخرەت ئەفەرمێ چەندێک مەفاسیدەکان زۆرتر بن خراپەکان زۆرتر بن ئەسڵەن شەڕێک نییە لە دنیا و لە ئاخرەتە إلا هۆکارەکەی گوناهە ئەفەرمێ ئەمە شەڕ و شەڕ کەلیمەیەکی زۆر گەورەیە سیرکەن پێغەمبەرجان صلی الله عليه وآله وسلم فێرمانەکە لە دوعاکانیە چۆن دوعا بکەین ئەفەرمێ لە دوعاکانیە خۆی ئەفەرمێ ونعوذ بالله من شرور أنفسنا
پنا ئەگرم بەخوا پنا ئەگرین بەخوا لە شەڕی نەفسمان شەڕەکانی نەفسمان ومن سيئات أعمالنا ولا خراپیەکانی کردەوەکانمان ئایا خراپەی کردەوەکانمان خۆیان کردەوەکان خراپن کە ئێمە کردومانە گوناهەکان ئایا لەناو خراپەکانە خراپتر هەیە نا ئەفەرمێ ئەم سەیئاتە بە معنای جەزاء یعنی پەنا ئەگرین بەخوا لە پاداشتی ئەو کردەوە خراپانەی کردومانە تووشی عقوبەمان نەکە علماء زۆر قسەیان لەسەر ئەو کەلیمەی وسەیئات ئەعمالنا کردووە من سەیئات ئەعمالنا ئایا مەبەست لە خودی کارە خراپەکە یا لە مەبەست لە سزاکەیەتی کە خوای گەورە سزات ئەداتەوە بۆیە مەلائیکە کاتێ دوعامان بۆ ئەکەن ئەفەرمون وەقیهم السەیئات خوایە بیان پارێزە لە خراپەکاری ومن تقي السيئات يومئذ فقد رحمته خوایە هەر کەسێک بپارێزی لە سەیئات یعنی لە پاداشتی کردەوەی خراپ لروجي قيامته يومئذ فقد رحمته رحمة بوكس كردو كابو السيئات لو فرما يشتاب بي لقدانا ولا بين آياتك فرمو دكيا أبي السيئات لو معناه باداش بي يعني خويا بنا يا سزابي خويا بنا أقرن بتو لسزاي أو كردوانيك خو من جيب جيان أكيد ملائكة كاتك داول أخوة كانوا الدعاء بو إنسان كان ابن القيم زور كان جارك لم كتابات دوباره كاتوا أو ربط لنوان إنسان وملائكة زور بعجيب دروسك كخوي جورا إلهام ملائكة أكا بو إلا عبدكان يخرج به داول ملائكة أكا كدعاء اللي بكان يا إرشاد يعني كان خات السر أويك ملائكة حملي عرش أوي بدوري عرشان دعاء كان بوشي بو إنسان تاخوا ليان أبوري تاخوا للسيئات أيان بارزي أوي لسيئات بارزرا وكسر رزقاري وخوا لسيئات نبارزرا رزقارت نبو بويا هري شغل إيما أبي بزانين ما بس لعقوبات السيئات أو هاي كم عقوبة شرعية هي كم عقوبة قدرية عقوبة قدرية كان لسر ضليتون يا لسر لا شيتون كان لسر لا شيتون آية ليرا لم دنيايان يا لآخرتان همو أمانا قسن وجيباسن وتفصيلاتك زوري داوتي إمام ابن القيم رضا ورحمة خوي لبي كناتوانا بو تفصيل وردكاري أو بروم تنهاتوانا بلهم خوا جل جلاله لسر بدني إنسان كومل عقوبات جمعك لهمو دانيك لوانا فلتريك بو باقبونا ولا ويتريان زور كزوتويتي كبستوتانا هندك بتاوتي واني كبخويا ربنا وقرآني او انا كوتوانا عذاب قبرنيه ام قصه زور دوباره اكرته قصه زور جاهلانه الين بوشي عذاب قبرنيه الين اخرته بس اخره شويني پاداشت اي الدنيا اي انسان للدنيا پاداش ورناغري اي للدنيا سزا ورناغري والله انسان جاري وهي يعني خوابو عقوبة دانا أجر وابوا كسي تزيب كذا ليه بقرن بلين وأزي ليه بنا تقابل آخرة أخو آخرة شويني نا سي فلتر هي فلتري جيان فلتري ناوغور فلتري آخرة زور كس هي بفلتري جيان خو باشي أكاد في غمرجان صلى الله عليه وآله وسلم وفرم يعني شون دارك لبايزا كسرتاي بايز ما نو خريك دس بأكا چون لپایزا گڵاکانی ئەوەرێنێتە سەر زەوی ئەبەو شێوازە وردە گوناهەکانی ئەوەرێنێتە سەر زەوی بەهۆی نەخۆشیەکەوە دەی ئەمە نقطەیەک دوای ئەوەی کە ئەمرێ لەناو گۆڕە احتیمالە هەندێک عقوبات بدرێت لەسەر هەندێک گوناه لە فەرمایشتا هاتووە کە کەسێک لەسەر خۆپاک نەکردنەوە لەسەر میزە چرکە عقوبە ئەدرێت لەناو گۆڕە خۆ میزە چرکەیەک ئەوەندە عقوبەکەی گەورەی هەتا نا لو أشي هر أول لناو جورا بيت السبب أو إلى آخرة النجاتي به يان هندي كذا ناو دوزخة كوتاجر رزقاري أبيت النجاتي أبي كعقوبة ببي جناها كان يخوي أدري كوابو هرسي فلتركا فلتري باقبونوي إنسان أكري إنسان ليرا أكري إنسان لناو برزخة أكري إنسان لناو قيامتها لساحي محشرة بس بحساب كردن لو شيء خوي جورا عفويك بس بحساب كردن يعني هندجال إنسان شتيكي زور بسيط كردويكي بسيطك سيركي خوي جورا عفويك
یان کردەوەیکی چاکە ئەکا پاداشتی ئەداتەوە. ئێمە هەمومان ئەزانین، هەمووان بە چاوی سەر ئەمە لە واقعی عەمەل ئەبینیومان، ئەبینین ئەم کەسە چاکەکاری ئەکات و ڕێگەی چاکاریەکانی خۆی ئەبینێتەوە. نە هەر لە دنیاە کێ هەیە قەناعەتی نەبێ یان بڵێ کاکە ئینفاقکە ببەخشە، بەخشندەیەکە بۆ زیاد نابێتە. ئەبێ ئەو کەسانی کە بەناو قورئانی بڵێن بەخشندەی زیاد نابێتەوە کە بە دەقی قورئان هاتوو، کە احتیمالی هەیە لە یەک دەنکە گەنمێکە کە ئەیبەخشی 700 دانە وەرگریتەوە. والله يضاعف لمن يشاء زۆر زیاتر. باشە لە دنیا پاداشت هەبێ، ئەی چۆن لەناو گۆڕان نییە و ئەی چۆن لە ئاخیرەتان نییە. بۆیە دانانی قەواعیدێک ئەگەر زانای کۆن دای نەنابێ، هەموو ئەوانەی کە ئێستا قاعیدە دائەنێن تەنها سوچێکیان ئاگال لێیە، زانانی پێشوو یاسایەکیان دانەناوە هەتاوەکو هەموو وردەکاریان ئاگال لێ نەبێ. جارێک دۆستێک بالمناسبە ینی تۆزێک لە دەرسەکە دەرەچین باسی حەدیثی صحیحمان کرد کە عولەما 5 مەرجیان داناوە بۆ وەرگرتنی حەدیثی صحیح. ئەیژوو پێی وا بۆ 5 مەرجە غەڵەتە، ئەبێ مەرجێک زیاد کەین، چونکە ئەم 5 مەرجە بریتێ لەم کەسە عەدالەتی هەبێ، ضەبطی هەبێ، مەسەلەن ئیتقانی هەبێ، باشە شاز نەبێ حەدیثەکە، یعنی مخالفەی کەسێکی نەکرد بێت لە خۆی بەهێزتر بێ، عیلەتێکی معنەویشی تیا نەبێ. ئەیوو باسی تەقوای تیا نەکراوە. تەقوا کاکە ئین ئەکرەمەکم عند الله ئەتقاکم، کاکە ئەم کەسە ئەی باشە کاکە وەرە کاکە تەقوا بەشێکە لە عەدالەت، لەمە ئەیوو ئەبێ ئیلا کەلیمەی تەقوا دانێ. مش وتم بەخوا ئەمە بە من تێناگا، وتم کاکە یەک تعریفی تەقوام بۆ بکە لە هەموو کەسێکە دەرکەوێ، بەس ئەوە بۆی بکەینە قاعیدە. خۆ قاعیدە لە خۆدا نامەزرێ. تەقوا چییە؟ تۆ ئەڵێ چییە؟ ئەڵێ نوێژ بکە، منافق نوێژەکە، ئەڵێ ڕۆژوو بگرێ، منافق ڕۆژوو ئەگرێ. تۆ چۆن منافقێک لێکەکەیتەوە لەگەڵ کەسێکی موسڵمان؟ بۆیە عولەما کە عەدالەتیان داناوە لە خۆ ئەم وشەیان هەڵنەبژاردووە کە تۆ ئەڵێ وەڵا ئەبێ کەسەکە تەقوای هەبێ. ئێ باشە تەقوا منضەبیط نییە. پێغەمبەریان صلی الله عليه و سلم ئەفەرمێ ئیشارەتەکە بۆ سنگی، ئەفەرمێ تەقوا لێرەیە. تۆ چۆن ئەیکەیتە پێوەرێک کە هەرچی حەدیثە پێ بسەلمێنی؟ دەی قەیناکەوە گریمان تەقوامان کردە پێوەر، دەی فەرموو تۆ 10 حەدیثم بە سەنەدەوە بۆ ڕیوایەت کە تەقوا لە ژیانی ئەوانە دەربێنی، بزانە توانی دەریبێن، یەک حەدیثی بێ تحقیق ناکرێن لە هەموو عمریە. بۆیە لە ڕاستیە یاسای زانانی کۆن زۆر گرنگ. یەک زانە نەیوتووە تەنها لە ئاخیرەتە پاداشت هەیە و سزاش هەیە، و دەقەکانی قورئان و سونەت قەت باسی ئەویان نەکردووە کە تەنها لە ئاخیرەتە پاداشت و سزا هەیە. نەخێر لە دنیادا هەیە، مادام لە دنیادا هەیە کەوابوو لە ژیانی دوای دنیاشا ممکنە پاداشت و سزا هەبێ هەردووکی. مادام ئێمە ئیسپاتیکەین لە دنیا هەیە، لە ناو گۆڕیش هەیە، لە ئاخیرەتیش هەیە. هەندێک لەو عقوبەتانەی کە ئینسان بەردڵی ئەکەون ختمی دڵە. باشە ئەمە عقوبە نییە لە دنیاە، کەسێک کە گوناهەکە بەل ڕانە عەلا قولوبیهم، ختم ئەدا لە دڵی ئیتر چاکە نابینێ، حەق نابینێ، حەق نابیسێ، کورە چاوی، دڵی، گوێی هەمووی غشاوە ئەیگرێت و قفڵی لێ ئەدرێ. بۆیە حوزەیفەی کوڕی یەمان فەرمووی دڵەکان 4 دانن، دڵێک زۆر ڕوون و جوانە، چرایەکی گەشی تایە، ئەوە دڵی کەسی ئیماندارە. دڵێکی داخراوی تاریکیش هەیە، دڵی کافرە. دڵێک هەیە کە بەعەکسەوە دانراوە، کە بریتە لە دڵی منافق. دڵێک هەیە بەشێک لە ئیمان وەرەگرێ و بەشێک لە کوفر، بەشێک لە نیفاق، کامیان زاڵ بوو بەسەریا خوا پەنامان بە ئەچێتە ڕیزی ئەوانەوە. ئەوە دڵی 4ەمە. ئەمە عقوبەیە، ئەمە عقوبەیە لە دنیا کە تۆ گوناه ڕائەکێشێ. والله کاتێکەوە تەمەڵ بووی لە تاعەتە، هەڵنەسای گورج و گۆڵ بڕۆی، بانگ ئەدا خۆت مەشغوڵەکەی بە شتێکی لاوەکیەوە ناچی بەرەو لا، یعنی گوێت لە حەی عەلە الصەلا و حەی عەلە الفەلایە کە پێغەمبەریان صلی الله عليه و سلم کردوێتی بە ڕەمز بۆ ئەم ئومەتە ڕاکەی بەرەو پیری ناڕۆی. بێهۆکار نییە، ئەم تەمەڵیە هۆکاری هەیە. کورە دڵی وامان هەیە کەڕە، حەق نابیسێ. فإنها لا تعمى الأبصار ولكن تعمى القلوب التي في الصدور. أو دڵانەی کەوا لەناو سنگان کوێرە بن. ئینسان هەندێک جار دڵی لە دەست ئەدا. ليس على الأعمى حرج. خوای گیانە فەرمی ئەو کەسێک کە خۆی کوێرە قەیناکە، خوای گەورە
ئەوە نابینایە کەم ئەندامە خوای گەورە لەسەری لا بردووە ئەوک هەندێک لە تەکالیفەکانی لەسەر لا بردووە مەسەلەی جیهادە مەسەلەی ئەوە لەسەری لا بردووە چاوەکانی نابینایە نابینێ بەڵام ئەم دڵە کوێر نەبووە زۆر کەس هەیە چاوی سەری کوێرە بەڵام دڵی ڕووناکە عەبدوڵڵای کوڕی ئوم مەکتوم عبس وتولى أن جاءه الأعمى يعني پێغەمبەریان صلى الله عليه وآله وسلم أما شەدە بێنە پێش چاوی خۆتان وەستاوە لەگەڵ گەورە پیاوانی قوڕەیشە هەر ئێستا بێنە پێش چاوی خۆتان داعی بانخوازێ هەرچی سەرکردەی ئەم وڵاتەی هەمووی کۆ کردبێت و ئامۆژگاریان کرد لەو کاتە موسڵمانێکی سادەی فەقیر حاڵ بێت پرسیارێکی شەرعی هەبێت پرسیاری لێ بکە کامیان بەلایەوە گرنگترە بەڕووی نەزەری عەقڵی ئێمە ئەڵێن وەڵا ئەمانە گرنگترە ئەگەر یەکێ لەمانە هیدایەت وەرگرێ زۆر گرنگە دەی پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم خەریکی ئەم کارە گرنگترێ بەڵام خوا جەل جەلالوه سەری دڵەکە دڵی ئەم عەبدوڵڵای کوڕی ئومی مەکتومە ئەوەندە گەورەیە ئەوەندە عەزیمە عیتاب لە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ئەگرێ عەبەسە تۆزە دەموچاوی گرش بوو چکە عەبدوڵڵا ئاگای لە مەجلیسەکە نەبوو نەیەزانی خەریکی چییە تۆزە دەموچاوی گرش کرد و ڕووی وەرگێڕا خوا عقوبەی لێ لەسەردا ئاەت هاتە خوارەوە ئەی پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم دەموچاوت گرش کردووە و ڕوود وەرگەڕاندووە لە کێ ئەن جاءه الأعمى کەسێکی کوێر هاتە لای تۆ بینابینایەک باشە فأنت عنه تلهى تۆ ئاگەو لەو نییە نازانی بە چ دڵێکەوە هاتووە باشە بەڵام بۆ ئەوان تەتەسەدا ئەچیتە پێشەوە بەشکم یەکێکیان هیدایەت وەرگرێ لێگەڕێ دڵی ئەم کەسە نابینە داماوە فەقیرە زۆر لەوانە باشترە چونکە ئەمە دڵەکەی ڕۆشنەیە ئەوانە دڵێکی تاریکیان هەیە بۆیە لە فەرمایشتا زۆر هاتووە یعنی ئایا شەدید توند کێ کەسی توند کێ ئێستا ئێمە ئەگەر کەسێک بڵێن توندڕەوە ماشە ئەڵێن وەڵا کاکە زۆر ئازانە نوێژ و تاعەت و ئەوانەی ئەکا پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم فەرمێ شەدید ئەوە نییە کە لە مصارعەیەکە لەوانە تند و ئازا لكنه الذي يملك نفسه عند الغضب مقياسكان عكسكاتەوە ئەو کەسێک کە تووڕە ئەبێ و خۆی ئەگرێت تووڕەکەی دەرنابڕێ بەرامبەر بە مناڵ بەرامبەر بە خێزان بەرامبەر بە دراوسێ بەرامبەر بە ظلمی لێ ئەکرێ قبوڵیەتی برا مەظلومەکە بێ نایە برا ظالمەکە بێ ئەمە ليس الشديد بالسرعة ولكنه الذي يملك نفسه عند الغضب يعني أفرمي ليس المسكين بالطواف مسكين أوني أقرأ أمال أو مال شتيكي دسك سوال أكا لقمة دو لقمة يشهر دسك مسكين أو داوالة خلق ناكا خلقيش دركي بيناكن كوا هاو كاريشي بكنو بسن بدميو أو مسكيني حقيقية سير كموازنة كان لإسلام شونا كوابو موازنەی دڵیش بۆ شێوازەیە موازنەی بینینیش بۆ شێوازەیە کەسی وا هەیە ئەگەرچی چاوی سەری ئەبینێ بەڵام کوێرێکی تەوا کوێرە زۆریش هەن لەوانەی کە نابینان بەڵام خاوەنی چاوێکی زۆر جوان و گەشن چاوی دڵیان معنەویەتیان ئەبینێ بۆیە ئەبێ زۆر ئاگامان لەوە بێت کە خاڵی یەکەم ختم لە دڵمان نەدرێت کە عقوبەیەکی ئێرە دووهەم عقوبەی هەر دڵ خسف القلب چۆن زەوی ڕۆئەچێ طبعا لە ئومەتەکانی ترە زەوی ڕۆچون زۆر بووە لە ئومەتی ئێمە کەمترە پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم فەرمێ عقوبەی ئومەتەکانی تر بەڕێکی ڕۆچون بوو ئومەت هەیە ڕۆچوە بە ناخی عەرزە هەموو ئومەتەکە پێکەوە ئومەت هەیە بۆ کەوتوتە ناو تەیهەوە وەکو تەیهی بەنو ئیسرائیل فەرموو تەیهی بەنو ئیسرائیل 40 ساڵ بەنو ئیسرائیل لە شوێنێکی وەکو هەڵەبجەی هەڵئەسووڕان بەیانی ئەکەوتنە ڕێ حتا ئێوارە بۆی نەجاتیان بێ ئێوارە لە عینی شوێندا ئەنیشتن هەر لەم سنوورە تەجاوزیان نەکەن هەر ئەوەندە بوو شوێنەکەیان 40 ساڵی ڕێک یەک نەوە فەوتانەوەیەک جێگەی گرتنەوە اینجا ڕزگاریان دوو پێغەمبەر لەوێەوە فەوتان موسى عليه الصلاة والسلام لەگەڵ هاڕونە هەردووکیان لەوێ وفاتیان کرد و لە تەیها نێژرا بۆیە زۆر قسە هەیە لەسەر ئەوەی کە بە هیچ شێوازە قەبری ئەو دوان نازانرێت چونکە لە تەیها بوو خۆشە نێنزانی لەکوێ ناشتیان اینجا لە زمانی یوشع عليه السلام هاتنە دەرەوە ئەنواع عقوباتەوە بە ئومەتەکانی تر دەیەکێ لە عقوباتەکان خەسفە ڕۆچوونە بڕواکەن دڵی ئینسانیش هەندە جار خەسفە بێ بەهۆی گوناهەوە خەسفە بێ ڕۆ ئەچێ ئەفەرمێت چۆن لە زەویە ڕۆچوون ڕوو ئەدا ئەفەرمێ وەڵڵا دڵی ئینسان ڕۆ ئەچێ جاری وایە هەتا ئەسفەلە سافلین ناوەسێ بەڵام ساحیبەکەی هەستی پێ ناکە ئەو ئەگەڕێ یەت و ئەڕوا
بەڵام بەناو چیە ئەگەڕێ؟ بەناو شتە بێڕێز و قاذوڕەکانە ئەگەڕێ. مێشک و فکری دڵی لەوەیە ناچێ بەرەو لای خوا جەل جەلالوه. کورە دڵی وا هەیە بە دەوری عەرشە هەڵەسووڕێ، دڵی واشەیە لێو هەڵەسووڕێ. بۆیە زانایان ئەفەرموون بۆی خۆت هەڵسەنگێنی سەری خەیاڵت کە خەیاڵ لەکوێی؟ ئیمامی عومەر لە خزمەت هاوڵانە جاریتر لە خزمەتانە باسم کردووە، ئەفەرمێ ژوورێکی گەورە هەبوو، فەرمووی ئەم ژوورە گەورە ئادەی تەمەنە و تەمەنا ئەکەن بزان ئەم ژوورە گەورە چیتان ئەوێ؟ یەکێ وتی تەمەنا ئەکەم پڕ بێ لە ئاڵتون و لە پێناوی خۆیان بیبەخشم. یەکێتر فەرمووی والله تەمەنا ئەکەم پڕ بێ لە مجەوهەراتی گرانبەها لە پێناوی جیهاد لە پێناوی خۆیان بیبەخشم. ئەی عومەر ئەی خۆت تەمەناکە؟ والله من تەمەنا ئێوە ئەکەم پڕ بێ لە ئەبا عوبەیدە بۆی ئەمینی ئەم ئومەتە بیان کەمە ئەمینداری ئەم ئومەت. هەر کەسە خەیاڵی لەکوێ؟ ئەبێ عومەر چەند بیرێ کردبێتەوە ئەبا عوبەیدە دروستکە، کەسێکتر چەند بیرێ کردبێتەوە پارەی هەبێ بیبەخشێ. تۆ تەسەوری ئەسحاب کە هەمووی بیرەکاتەوە ئەم ماڵە پڕ بێ لە شتی باش بەڵام لە پێناوی باش. ئەی ئێمە چۆن؟ والله جاری وهەیە ئینسان کە بەناو ڕەذائیلە ئەڕواتە خوارەوە نوێژەکە لە بەردەم خوایە، وەکو ئیمامی غەزالی ئەفەرمێ تۆ ئەڵێ ئەڵڵاه ئەکبەر، خوا ئەڵڵاه لای من گەورەترینە، گەورەترە لە هەموو شتێک، لە هەموو گەورەیەک. ئەڵێ لەو کاتە دڵێ لە ناو نوێژان نیە، لە ناو شیوەڵە لە شیوەڵەکانی دنیاە، لەوێ گەمە ئەکا و یاری ئەکا. والله جاری وهەیە وەکو ئیبن القەیم لە شوێنێکە ئەفەرمێ ئینسان عاشقی ڕسم ئەبێ. ڕسم بەتاتی ئەمڕۆ عشاق و سوور زۆر بوون، عاشقی ڕەنگ ئەبێت، عاشقی سوورەت ئەبێ. طبعا لە عاشقی سوورەتە ئینسان تێر ناخۆ. ئیمامی ئیبن جەوزی نەک ئیبن القەیمی جەوزی، ئیبن جەوزی بەغدادی ئەفەرمێ ئەگەر پیاوێک بێنی هەموو کچی بەغدای بدەیتێ، ئەڵێ کچێکی غێرە بەغایی بینی شوێنی ئەکەوێ، چکە نەزەری وایە لەزەتێک لەوە هەیە لەوانان نییە. عاشقی سوور سبحان الله تێرخواردنی نییە، هەموو ژیانی ئەفەوتێ. بەچی؟ هەموو حیاتی لەگەڵ سوورەتەکانە سەرفەکە. الله ئەکبەر لە نوێژە سوورەتێ لە پێشچاوێتی. بۆیە کەسی ئیماندار واجبێکی زۆر گەورەیە لەسەری کە چاوی خۆی زۆر پارێزێ. تەسەوور کە وێنەکان ئەگەڕێنەوە بۆ زیهنی ئینسان، هەموو ئینسانین. شەریعەتیش دایناوە لە کاتی معامەلە لە بازاڕە ئەم کەسە شتێکی لێ ئەکرێ بۆی بزانی لە کێو کڕیوە، تۆش بزانی بۆیە بە کێو فرۆشتووە، ئەندازی ئەوە نەبی ناسیتەوە، لە شەرع ڕێگە دراوە سیر کرێ، بە مەرجێ شەهوەت بە هیچ شێوازە تێکەڵ بەم قەزیانە نەکرێ. لە کاتی تعلیمە، لە کاتی خوازبێنیە، لە کاتی مداوات و تەداویکردنە، یعنی لە هەندێک حاڵاتە شەریعەت دایناوە. لە کاتی شاهیدی دانا، یعنی تۆ چۆن شاهیدی ئەدەی ئەڵێ ئەم کەسە ئەو کارێ کرد ئەگەر نەتبینی، کە بینیت لە بەردەم حاکمە سەیری ئەەکەیتەوە جارێکتر. لە غێری ئەم چەند حاڵەتە نەبێ کە سوورەت بۆ چونکە هەدەفێک هەیە غێری شەهوەت لە پشتی ناسینەوە. بەڵام ئەگەر هەدەف تەنها شەهوەت بوو، ئینسان تەواو حیاتی ئەفەوتێ، نوێژ ئەکا وێنەی خراپیە نەزەینی، دائەنیشێ ذیکرەکە، سەڵەوات ئەدا لەسەر پێغەمبەرگیان صلی الله عليه و آله وسلم، لەبری ئەوەی وێنەی پێغەمبەرگیان صلی الله عليه و آله وسلم بێتە زەینی، ئەو وێنەی یان ئافرەتە یا پیاوێتە زەینی. بۆیە ئەبێتە عاشقی سوور لەناو ڕەزائیلە هەڵەسووڕێ، ئەوە دڵەکەی خەسف بووە بەخۆی نازانێت. یان جاری وایە لە ماڵی دنیا لە گەرمەی خواناسیە ئەو بیری لەناو بازاڕە، هەر جۆرێک، یان ڕق و کینە لە گەرمەی خواناسی تا بیرەکەیت و تۆڵە لە فڵان کەس چۆن بکەیتەوە. ئەمانە هەمووی بچووکی ئینسانە، ئەمە خەسفی دڵە. ئەبێ ئینسانی موسڵمان زۆر ئاگای لێبێ، ئەبێ هەوڵ بە دڵەکەی هەمیشە تەوافی دەوری عەرشکە، لە حضوری خوایە بێ جەل جەلالوه. هەندێک لە سەلەف فەرموویانە إن هذه القلوب جوالة، ئەم دڵانە گەڕۆکن ئەگەڕێن، فمنها ما يجول حول العرش، هەیانە بە دەوری عەرشە هەڵئەسووڕێ، ومنها ما يجول حول الحشر، هەشیانە بە دوای شوێنی قەزای حاجە و سەر ئەوە ئەگەڕێ، هەیانە بە دوای پیسایی وێڵە، هەشیانە بە دوای مەعالی ئومور و شتە بەرزەکانە وێڵە. یەکیتر لە عقوبەکانی دڵ بریتێ لە مەسخ القەلب. لە ئومەتانی پێشووە عقوبە هەبوو، خوا هەندێک جار ئەو قەومەی عقوبە ئەدە، ئەکردنە مەیمون، ئەکردنە بەراز. ئەمانە هەمووی کۆمەڵێ لە دەقا هاتوون و لە مێژووە باس کراوە. دەی
چۆن دڵی ئینسان چۆن ئینسان لە ئومەتەکانی پێشوە بۆتە مەیمون بۆتە بەراز ممکنە لەم ئومەتە دڵی کەسێک خۆی مەسخ نابێت ئینسان لەم زەمانە ئەبەد زۆر کات لەو تۆڕە کۆمەڵایەتیەوانە ئافرەتێ بوو نازانم بەچیەوانە هەمووی درۆن چونکە ئینسان لەم زەمانە مەسخ نابێت دقی پێغەمبەرگیانی صلی الله عليه و سلم لەسەرە مەسخی دڵ ئەبێت دڵ ئەم دڵە وەکو دڵی مەیمونی لێ ئەم دڵە وەکو دڵی بەرازی لێ ئەم دڵە وەکو دڵی سەگی لێ ممکنە دڵ ئەم گۆڕانکاری بەسەرا بێ مەسخ ببێ مەسخ بۆی ئەفەرمێ هەندێک لە عقوبەکانی دڵ مەسخ القەلبە ئەفەرمێ چۆن سوورەتی ئینسانێک ئەگۆڕێ وەڵا ئەوە مەسخ بێ یعنی دڵی سوبحان الله بەو شێوازە ئەگۆڕ ئەڵێ لە ئەخلاقات چۆنە بەو شێوازەی لێ دڵی وەکو ئەو ئاژەڵی لێ ئەخلاقیاتی چێتە سەر ئەو ئاژەڵە ئەڵێ هەیە دڵی وەکو دڵی گوێ درێژە هەیە وەکو دڵی سەگ ئەو هەیە دڵی وەکو مارێکی لێ وەکو دوو پشکی لێ غەیری ئەوە تا سوفیانی کوڕی عوینە لە تفسيري أم آية بيروزا وما من دابة في الأرض ولا طائر يطير بجناحي إلا أمثالكم أفرمي أوانهم أمتان يبون لبيش إيويا مسخ كرانا وآويا اللي هات دي إيوش أكري دلو درونا كانتان دلتان دل مسخ ببيتوا بشيت السر يكيك لوشتانا جاري وهي كسيك أبيني لدرندتر ألم فتري بيشوا هرچەنە ئیعلام بەڕاستی وای لێ هاتووە ئینسان حسی قەوبەتمانەیەکی پێی نەماوە کەسێکیان هێنایە سەر شاشەکە 5 کەسی کوشتووە باوکێک و 3 مناڵ و دواتر دایکێک و زۆر بە سادەیی باسیەکە کە ئاوا کوشتن کەسێکی تر ئەیانن فڵان کەسی بۆ شێوازە کوشت کەسێکی تر باشە ئەمە مرۆڤە ئەمە ئینسانە مناڵێک بەبێ هیچ جورم و گوناهێک یعنی بي زيادة رويك لحقي أمنا الله سيدنا خالد أما أزانين هما تشن قوري يعني بي أو تري شمشيري خوا قصية كي لسر خالد رضا رحمتي خواه اللي طبعا باسي حياتي خالد كنا بيام درسي ترهيج بازنك لجنگ كان خالد کۆتایی حیاتی لەسەر جێگە وەفاتی کرد فەرمووی ومن ئێسەوەکو وشتر لەسەر جێگاکەم ئەمرم سیرکەن حەفتا و ئەوەندە شوێنی برین بەلا شێو لە جەنگەکە بەری کەوتو شمشێر و تیر و ڕم و دنیای بەرکەوتو نەمردوو وای لەسەر جێگە مرد جا خۆی ئەفەرمێ لە ئاخری عمری ئەڵێ فەلا نامەت ئاعین الجبەنا بە ترسنەوەکان هەر نەخەون نەترسن لە چی ئەترسن ئەوە کۆتاکەیە سیرکە أو تلسر جاكا كوتوم إسوك وشتر أمرم طبعا خالد شتي زور قوري هي پیغمبر صلى الله عليه وآله وسلم لغزوة تبوك شاهدي بودا لغزوة مؤتة كيكيق لها ولان مسلمانان مشورت أكن كاري خواني أدنا دسو نصرة الدين بسر دسي أوابي خالد درچو خالد ڕۆژێکیان كان بيستي پیغمبر صلى الله عليه وآله وسلم موكاني قژی خۆی کە تاشی و تەوزیعی کرد بەشی نەماوە ئەویش کە تاشی فەرمووی ئەم پێشسەرم مەتاشە تۆزێکی بهێڵەرەوە بە پەلە ڕای کرد لە ماڵەوە چۆن بەشی من نەدراوە هات بۆ خزمەت پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم یا رسول الله هاتم چۆن بەشی من نادرێ فەرمووی ئەمەم بۆ تۆ هێشتوێتەوە بە تایبە لێ کردەوە بەستی خالد خسێناو مێزەرەکەی خۆی ئەفەرمێ لە جەنگێکە لەگەڵ ڕۆمەکانە مێزەرەکەی کەوتە خوارەوە ئەڵێ چووە ناو هەموو جێشی کافر بە تاقی تەنها تا مێزەرەکەی هێنایەوە ئەڵێ هاوڵان هەموو ترسان وتیان وەڵا خالد تازە ناگەڕێتەوە دوای هاتە وتیان ئەی هاوار مێزەرەکەی ئەوە نەهێنێتەوە بۆ شێوازە هەمووان ترسان وتمان تەواو بووی چوویتە تەواو ناو کافرەکانەوە گەڕایتەوە بۆ مێزەر من بۆ مێزەرەکە نەچوم ئێوە نازانن ئەم مێزەرە تاڵی نێوچوانی پێغەمبەرگیانی صلى الله عليه وسلم تایە سەری ئەو خۆشەویستی و محەبەتە لە نێوان خالد و پێغەمبەری خۆیان صلى الله عليه وآله وسلم دەی خالیدی کوڕی وەلید کاتێکەوە فەتحی مەککە کرا لە شوێنێک لە شوێنەکانە کە ڕۆشتە ژوورەوە جێشەکە و ئەو قوواتەی کە لەگەڵ ئەوە بوو ئافرەتێک کوژرا پێغەمبەری خوا صلى الله عليه وآله وسلم بینی تی ئەمە کێ بووە کام فرقە بوو وتیان خالد بووە
وتي اللهم إني بريء مما فعل خالد خوا من بريم لويك خالد كردي باشا دوای پیغمبری خوا صلی الله علیه و آله وسلم خالد کوڕی ولدیمان کرد خوێنی و ئافرەتەیدا تصور کە ئەمە ڕۆحی ئینسانیەتە ئەمە جەنگە لەناو جەنگە ئەبەو شێوازە پارێزگاری لە ئینسانە کرێ دەیت خوا ئینسانێک ئاوا ئەبینی لە سەگ سەگتر نییە ئەمە دڵی مەسخ نەبووە بە دڵی سەگ و گورگ بۆیە ئەکرێ ئینسانێک دڵی مەسخ بوو بێ دەموچاو و سوورەتی ئینسانە بەڵام دڵی شەیطانە بۆیە ئەفەرمێ هەیانە وەکو خنزیر ئاو هەیە وەکو بەراز ئاو هەیە هەموو صفاتەکان هەیە وەکو تاوس هەموو حیاتی خۆی سەرفەکە لە پەڕ و ڕێشەکانی و لە جوانی دەرەوەیە هەیە تەممەڵە وەکو گوێ درێژ هەیە صفاتی کەڵەشێرێک ئەگرێ هەیە وەکو کۆترێک هەیە زۆر حەقودە زۆر حقدی هەیە وەکو وشتر طبعا پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ لە ڕوایەتێکە ئەفەرمێ کە گۆشتی وشتتان خوارد دەستنوێژ بگرن علەما زۆر اختلافیان هەیە ئایا گۆشتی وشتر بۆ دەستنوێژ ئەشکێنێ ئیبن تەیمیە تەوفیقێکی زۆر جوانەکە لە فەرمایشتێکی ترا فەرموویەتی ئەو کەسانەی کە مەڕ ئەخۆن طەبیعەتیان نەرمە ئەو کەسانەی وشتر ئەخۆن طەبیعەتیان گەرمە طبعا یەکێک لەو ئاژەڵانەی کە زۆر حەقیدە بریتیە لە وشتر زۆر حەقیدە وشتر ئەگەر تفێکی لێ بکەی نەتکو ژێوازە لێ نایەن تەسەورەکەی جوێن زۆر زەحمەتە کەس بوێرە جوێنە بە وشتر بدە ئیلا تۆڵەی لێ ئەکاتەوە وشتر مانەگرێ لە خواردن هەتاوەکو تۆڵە لە صاحبەکەی ئەکاتەوە طبعا حياتي وشتر بخوێنەوە شتی سەیرسەیری تایە حتى لە زمانی پێغەمبەریانە صلی الله عليه و آله وسلم لەیەکێ لە معجزاتە باسەکرێ وشترێک ڕێگای بڕی بوو بە هیچ شێوازێک کەس نەئێرە لێوە تێپەڕێت چونکە ئیلا هەبێ بوەستێ هەتا خاوەنەکەی تۆڵەی لێ ئەکاتەوە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم چوو بۆ لای دەستی هەنا بە پشتیا چرپانی بە گوێیە ڕێگاکەی بەردا کەس نەئێرە لێوە تێپەڕێ دوای وشترەکە لە ڕواتەکە فەرمێ فرمێسک بە چاوی ئاهاتە خوارەوە لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم فەرمی کێ خاوەنی ئەمەیە بانگیان کرد وتی ئەوە ئەڵێ کاری زۆرم پێ ئەکا و هیچ شتێکیشم ناداتێەوە ڕێزم لێ ناگرە ڕێز حقدێکی زۆر سێری هەیە بۆیە ئیبن تەیمیە ئەفەرمێ ئەو کەسەی کە گۆشتی وشتر ئەخوا حرارەتێ لە لاشەی دروستە بێت دەستنوێژ ئەگرێ غەزەب و تووڕێکەی کەمە بێت حقدی کەمە بێتەوە بۆیە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم ئەمری فەرمووە ئەگەر کەسێک گۆشتی وشتری خوارد با دەستنوێژ بگرێ هەندێک کەس هەیە ئەوەندە حەقی داڵێ وشترە ئەوە دڵی مەسخ بووە هەنێک کەسی ترمان هەیە وەکو ڕێوی لێ دێ بە هەمان شێوازی ئەو تەسەڕف ئەکە هەیە لە بینی ئەم ئاژەڵانە یاری ئەکا دڵەکەی هەر دەمەی بە یەکێکیان مەسخەکرێ بەخوا ئەو کەسانی فیراستیان هەیە لە دەموچاوی خەڵکە ئەمانە ئەخوێننەوە ئەزانن ئەمە مەسخی تەواوەتی بووە ئەمە نیوە مەسخ بووە ئەمە کۆتایی پێ هاتووە بۆتە ڕێوێکی تەواو ئەمە بۆتە گورگێکی تەواو تەسەورەکەی کەسی وا هەیە لە ناو سجنە عقوبەی خەڵکەدا لە مرۆڤایەتی دەرچووە یەک زەڕە هەست بە ئێشی کەسێک لەمانە ناکەکەوە ئازاریان ئەدا بەڵکو چێژ وەرئەگرێت لە ئازاردانەکە ئەمە مرۆڤ نییە ئەمە لە مرۆڤایەتی دەرچووە من مەسخی دڵ بووە یان جاری وا هەیە کەسێک مەسخە بێت تووشی حقد و حەسادەتێک ئەبێ بەرامبەر بە خەڵک هەموو ژیانی خۆی ئەفەوتێنێ ئەوە مەسخ بووەتەوە ئەوە لە ئینسانێک دەرەچێ بەهۆی گوناهەوە ئەمانە هەمووی عقوبەن هی دڵی ئینسانە ئەدرێ بۆیە ئینسانی ئیماندار ئەبێ زۆر بە وریایی ئاگای لە دڵی بێ دڵی مەسخ نەبێ دڵی خەسف نەبێ دڵی ختمی لێ نەدرێ دڵی تووشی نەکسە نەبێ کورە دڵی حجابی بۆ دروست نەبێ لە بینی ئەو خوایە كلا بل ران على قلوبهم ما كانوا يكسبون يعني بما كانوا يكسبون أبو شتانيك إيكن بو قناهانا والله إنسان جاري وهايا بل ران على قلوبهم لم دنيا ختمي لي أدري أما عقوبيك كلا إنهم عن ربهم يومئذ لمحجوبون أو رديك بقوة بو قرآن كان بيان واي لم دنيا عقوبة نادري لبرزخ عقوبة نادري فرمو ليرة ختم لدلي أدري عقوبيك لويش كلا إنهم عن ربهم يومئذ لمحجوبون حجاب لنوان أوان خوايا دا أن بهيش يوازي ناتوان خوا جل جلاله بينو بحضوري أو شاد بن ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا
ونحشره يوم القيامة أعمى زور أواني بجل ذكري خوا أكن ليرة معيشتك زور زحمتيان أبي أو تشيجي لدين داري نكر تشيجي لجيان نكر للرجي قيامتي شابك كويري حشر أكرن من عمل صالحا من ذكر أو أنثى وهو مؤمن فلنحيينه حياة طيبة ولنجزينهم أجرهم بأحسن ما كانوا يعملون أو كساني كردوي صالح أكن نيرن يامي ما دام إيمان دارن بمرجي إيمان داري زور كسهيلة وشي كردوي شاكا بلام وهو مؤمن ألم جيانكي زور خوش بسر أبا للدنيايا ولقيامتشا ولنجزينهم أجرهم بأحسن ما كانوا يعملون وقيل للذين اتقوا ماذا أنزل ربكم قالوا خيرا للذين أحسنوا في هذه الدنيا حسنة ولدار الآخرة خير بخوا أو كسيت شاك كاريب كلام دنيا حسنة إرية الري دار آخرتش باشتر بو أو ولا نعم دار المتقين باشترين مالي متقي كان وأن استغفروا ربكم ثم توبوا إليه يمتعكم متاعا حسنا إلى أجل مسمى بخوا أجر استغفار كرد توبة وكرد خوا لي رجيانك زور خشد أداتها تا أوكاتي أمري دواي أوش ويؤتي كل ذي فضل فضله همو كسيك كخاوني فضل بفضلك إخوي أبينته بيغمريان صلى الله عليه وآله وسلم جياني إيرا زور شويني وكو بهجدانا ما بين قبري ومنبري نانا مجلسي ذكر والله أما مجلسك إستيا دانشتون خواب خاتيك وريخوي لمن قبل كمجلسي ذكر أبي إن شاء الله مجلسك كبخشيك لبخشكاني بهجت أبي أوا بين الناوي بيغمريان صلى الله عليه وآله وسلم فرموي إذا مررتم بالرياض الجنة فارتعوا شون بلاي بخشكاني بهشتا ليلا بدن إسراحتك لبكن وتيان بخشكاني بهشت كون لسر زويا فرمي حلق الذكر حلقكاني ذكر كردن دي همو أبدقانا بإيما ألين دليك سليم بأزاني بجي دليك سليم بتي أجاجيان شي بخوا بهوي جناها ودلمان نخوشك دلمان مسخ به دلمان خسف به دلمان حجب به لخوا دلمان توشي نكسأ به دلمان ختمي لأدري بخوا جناها كان وما لي كان دلمان بريشان كان إنجا لا شمان بريشان كان بائم بين سر سلامتي دلمان بخوا أجر دلمان سالم بو بس سليمي أجينا ولا إخوة جل جلاله يوم لا ينفع مال ولا بنون مالي زور كوكرو وترتيبك آية للرجي قيامته للدنيا مسلمان أبي دولة من بي مسلمان أبي هبوبي مسلمان أبي هولي باش بدا بوي فقير دسي لخوار ونبي اليد العليا خير من اليد السفلى بلام آية نفعك هي بو قيامة أقربو ديني سرفنكم هيج نفعك نية بنون كركان أولادكان آية سوديان هي إلا من أتى الله بقلب سليم والله هرشي كوري سر زويه توبه هرشي مالي سر زويه شهي توبه هيج نفعك نية أقر أم دلك سالم وسلامة نبي بوي دلي سلامة زور قوري كسي إيمان دار هول بدا تربيتي دلي بكاليرة هول بدا لقناها بي باريزي برجينيكي قوري لدوري أدروسكا دلكي لقل خوشويستكا بجولي جلي لبركت بيغمري خوا صلى الله عليه وآله وسلم ببينا أو تخوار دو أو ببينا نانا تخوار أو ببينا بيانيت كردو بريار بدا محمدي بي صلى الله عليه وآله وسلم همو لحظة كان يجيان لنا مجلسة أود لياد بي واستتوربي لكسيك أود لياد بي واستقسيبك أود لياد بي هل سكوت دوك أو بي روش تدوك أو بي بخوا إما لم زمن يقولها زورية زورشتي تشيجي لناكن تشيج بمعنى كلمة للصلواتك ناكن كاتي علي اللهم يعني يا الله خوايا ورا عظمتي خوا بيرنا بيشاي وخوت صلي على صلوات بنير الرحمة بزي أبي الرحمة خوا شن قوربي بسركيا محمد خوشويستكم پیغمبرجان صلى الله عليه وآله وسلم سيري أم كلماتان أو شون برزبت ولا أسمان أو رحمتي بو پیغمبرجان صلى الله عليه وآله وسلم بخشبه إن جاور بير كروكتو عليه وسلم خويا السلام بسريا ببارنا
ملائكة بي أجينا فلاني كري فلان والله ناوكت ألين بيغمر جان صلى الله عليه وآله وسلم لقيامة بناوة أما الناس يتوى بدموشاوة أما الناس يتوى فلانك الصلوات لسرتو دا سلامي بونادي السلام أبيش جوابي أم سلام أداته توشون علي السلام عليك أيها النبي أبيش لبرانبرا وعليكم السلام أيها الفلان جواب أداته ديورا جوابك بيغمر صلى الله عليه وآله وسلم خوي فرميتي توالي السلام عليك أيها النبي ورحمة الله وبركاته سي كلمة دوتوا بخوان لو أنا جوان ترجواب أداته شوك فحيوا بأحسن منها جوان تلو جواب أداته بيغمر صلى الله عليه وآله وسلم ورتي كلي لقال عبادات أبم شوازبك بادل بدوري عرشها بقرر إمام أيوب يمان بلي بمنيشو بهمومان بيمان بلي هو قناه كارا ومزان القناه كان عقوبة يعني استئي وهموتان لعقوبة ضلان ايو استدلتان عقوبة ادري تشيشتان لعبدايتي هل جيراو تشيشتان لقرآن خياندن هل جيراو تشيشتان لديداري من هل جيراو تشيشتان لنيش هل جيراو رجوع اقرن تشيجي لنا كان لمجالسي ذكرى دانشن تشيج ورنا اقرن أما أنهم عقوبة إمام أيوب من بلي توبيش ريك كان ريك بقرنا حتى وكل عقوبتنا رزقاتنا خوايجان إما يقولنا باري خجالة بار ليك لما سكاني ذكرى دانشتوين دسي الزليلي ضلي الزليلي ولا يتوبر زكينا خوايجان بأندازي هناسي كلام درسات دومانا داوود لي أكين بقوري خوت بأندازي أوانا سباس بوتو برزكينوا سباس كان من لقبولك پروردگارا بأندازي هنا سكان من لهمو عمر مانا استغفار داوي بردن بوتو برزكينوا خواجان داوود لي أكين لمن ببورا عفو منك بزي بسر مانا ببارنا توشي عقوبة من مك يا إلهي عقوبة مخرنا ودين مانا ويا أكرم الأكرمين خويا إما برجع عقوبة كان الدنيا أجرين برجع عقوبة دين ما ناجرين يا إلهي عقوبة مخرنا ودين ما ببارز يا أكرم الأكرمين لقناها كان من خوش بيا أكرم الأكرمين خويا عفو منك يا ربي خويا لقناه ضلما مبورة لقناه دسما مبورة لقناه قاتما مبورة لقناه داوين وعورة من مبورة قناه بأشكر كردو ما عفو منك قناه ببنهان كردو ما عفو منك يا ربي خويا جان الله كان من ساكر وبخوت بمن جر لو عبداني الرازقو أنا لقلت يا أجين يا أكرم الأكرمين خويا جان همت من بودين داري وخوا ناسي برسكا أرامي بسر مانا ببارنا بخشن دي خود بسر مانا ببارنا ضل من خوشك يا أكرم الأكرمين يا ربي خويا قرفت كان من شار سركا أو من بحال مال مالدارك أو من بمنال منالي بعطاك أو من بمنال منالي صالحك پروردگار او من کم رزق رزقی حلالی زیاد که او من قرزار قرزی سرشانی سوک خوای جنداوه لیکن بگوری خوش شفای نخوش کن من بده خوای شفای نخوش کن من بده شفای نخوش مادی و معنوی کن من بده یا اکرم الاکرمین یا ربی خوای جان او اندحل من بده محتاجی حرام نبین خوای پنا من بده لحرام خوای پنا من بده لحرام يا ربي خويا عاقبة من برخيرك خويا جان لم دنيا درمان مك بإيمان ونبي لم دنيا درمان مك بشياتمان ونبي پروردگار داوا لكن لگناهي خومن ودايك باك من ببورا پروردگار لگناهي باو باپير من ببورا لگناهي براو خشكان من ببورا لگناهي خزان وهاوسر ومنال من ببورا لگناهي وچكان من ببورا لگناهي دراوسكان من ببورا لگناهي خوشويستان من ببورا لگناهي خزم وكسم من ببورا پروردگار داوال لیکن لگناهی ما مسوق تابی من ببورا الهی داوال لیکن هر کس خدمتی کی بم پیامی تو کردو خوای لگناهی ببورا خوای عمر دوانه که کزنی دعای خیریان بوبکا و ام لیرا و دسی زلیلی بو تو برزکین و خوای لگناهیان ببورا یا ربی خوای جان داوال لیکن لم زمانی فتنه یا خوای خومان مال و منال من خزم و کسمان أمتي بيغمر جان صلى الله عليه وآله وسلم همو سپارده تو أكين خوايا سپارده لاي تو زاينا بي وزايا من مكة يا أكرم الأكرمين خوايا سپارده لاي تو زاينا بي زايا من مكة يا أكرم الأكرمين ودل من دايا دسي تو يا أكرم الأكرمين يا من لا تضيع ودائعه نستودعك قلوبنا يا أكرم الأكرمين اللهم ثبت قلوبنا على الإيمان اللهم ثبت قلوبنا على الإيمان
اللهم ثبت قلوبنا على الإيمان. آمين آمين، والحمد لله رب العالمين، وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. ويقول لقناه مني شيء أجبوري وخواعف منك يا رب.